نزیک دەبینەوە لە مانجێک لە دەستپێکی ساڵێکی نوێی خوێندن. هێشتا بەشێکی زۆری خوێندنگا و قوتابخانەکان گرفتی نەبوونی پەرتووکی خوێندنیان هەیە. پرۆسەی فێرکردن بریتە لە مامۆستا و قوتابی و پەرتووک لە ژوورەوە. ئەگەر پەرتووک نەبی حتمما پەک دەکەوێتن. دەبێت تا ئاستەنگ بە تاکید ئەگەر پەرتووک نەگاتن. پلانی وەزارەتی شوا بۆ ئەو ساڵە بە زووی پەرتووک بگاتن، بەڵام نازانم کێشەکان چین هۆکارەکە چین کەوا بە تەواوی نەگەیشتوینە. پێمان خۆشە هەموو ساڵێک لە دەستپێکی قوتابخانە هەموو پەرتووکەکان حازبی بۆ ئەوەی پەک نەکەوێت لە فێرکردنی قوتابی. وەزارەتی پەروەردە کە زوو دەستی بەدەوام کردووە ئەو پلانش هەبایە کە دابینکردنی هەموو پێداویستەکانی خوێندنگاکان و قوتابخانەکانی کردبا بە تایبەتی کە پەرتووک بۆ قوتابیان زۆر مهمە بەداخەوەکو پێویست نەتەیاکو ئێستا کە ئەو کێشە و گرفتە هەیە لە ناوەندەکانی خوێندن نایانتوانێت کە بەکو پێویست ئەو کتابانە بۆ خوێندکارەکان دابینکەن. بۆیە لەسەر وەزارەتی پەروەردە پێویست بوو کە ئەم زوو ئەم کێشەی چارەسەر کرابە. ئەو پەرتووکانەی کەوا لەو ساڵی خوێندن کەمی کردو و نەهاتیە لە زۆر ناوچەکان بە ڕێژێکی زۆر کەم دابەشکرایە. لە هەندێک ناوچە سەتا چلە لە هەندێک ناوچە سەتا شێستا. من وەک مامۆستایە کە لە قوتابخانەی ئەهلی ناحکومیش دەوام دەکەم بێگومان زۆر جیاوازیەکی زۆری هەیە لەبەروی قوتابخانەکانی ئەهلی ناحکومی ئەوانە بە بەراورد لەگەر ئەو قوتابخانانەی حکومی لەوێندەر ئەو کتابانی کەوا دەدرێتن هەموو تازە نوێنە هەموو بەدابشکردنیەکی سەتاسە تەوزیع دەکرێت بەراوردێکی زۆر هەیە. بڕیار بوو بۆ ئەم ساڵی خوێندن کەم و کوڕیەکانی پەروەردە پێش دەستپێکی خوێندن چارەسەر بکرێت، بەڵام تا ئێستا گرفتە پەروەردەیەکان لە خراپی بینای خوێندن و کەمی مامۆستای پسپۆڕ و کەمی پەرتووکی خوێندن چارەسەر نەکراوە. بەر لەوەی دەوام دەست پێ بکاتەوە وەکو ئیشتی مامۆستایانی کوردستان لە مەکتەبی تەنفیزی پێمان باش بوو لە یەکی دە هۆڵەکانی قوتابخانە بکرێنەوە لەگە 15 نۆ نەبووین. حکومەت دەیزانی کە منهەج ئامادە نابێت، بەڵام هەر سوور بووی کە قوتابخانە بکرێتەوە. حکومەت لە ئاسی پێویست نەبوو لە دابینکردنی پێداویستەکانی فێرکردن جا لە میلاک ڕابگرە لە قوتابخانەکان کە دوو دەوام و سێ دەوامی تێدایە کۆمەڵێک کەم و کوڕی هەن کەوانە هەمووی ڕاستەخۆ کاریگەرن لەسەر ڕەوشی پەروەردە و فێرکردن. ئەمە کێشەیە کە لە دوای پرۆسەی ئازادی کوردستانەوە بوونی هەبوو هەتا ئێستاکەش جێگەی نیگرانی ئێمە بووە. ئەمساڵ نزیکەی 2 ملیۆن خوێندکار هەن لە ڕێگای 130,000 مامۆستای هەمیشەیی و 21,000 مامۆستای وانەبێژ پرۆسەی پەروەردە و فێرکردن بەڕێوە دەچێت، بەڵام گرفتەکانی بەردەم خوێندن بۆ ساڵی 2022-2023 کاریگەری کردوتە سەر ئەو پرۆسەیە. مامۆستایان خوازیار بوون بە زووی چارەسەری ئەو گرفتانە بکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.